گوندی بەشیر کە لە ئێسادا بووەتە پێگەی سەرەکی چەکدارانی داعش زیاتر لە 3 مانگە لەلایەن هێزەکانی حەشد شەعبیەوە هەوڵی کۆنتڕۆڵکردنەوەی دەدرێت بەڵام هەوڵەکانیان سەرکەوتوو نەبووە. عەمید سەرحەد قادر هۆکاری کۆنتڕۆڵ نەکردنەوەی بەشیر بۆ NRT ئاشکرا ئەکات. تا ئێستا چەند جارێک ئەو محاوەلەیە کراوە، چەند جارێک محاوەلە کراوە کە بچن کۆنتڕۆڵ بکەنەوە. خۆی لێرە خەلەلەکە یەک شتە بەڕاستی من حەز دەکەم هەموو لایەکەوە بزانێ تیاری هاوپەیمانان لە گوندی بەشیریان نەدا، وەکو شوێنەکانی تر تیاری هاوپەیمانان لیاندا قەسفیان کرد لە سەعات 6 بۆ سەعات 8 لەو کاتە هجوومەکە کرا، بەڵام لە گوندی بەشیر هیچ قەسفێکیان نەکرد. ئەوان نەوانەیە پیان ناخۆش بێت چەکدارانی حەشتی شعبی هێزی هاوپەیمانان قەسفی ئەوێ بکە. شارەزایەکی سەربازی پێی وایە بەهۆی ئەوەی کورد لە شاری کەرکووک لە ڕووی ژمارەوە بە پێکهاتەی یەکەم دادەنرێت پێویستە بە زووترین کات گوندەکە کۆنتڕۆڵ بکەنەوە. دەشڵێت ناکرێت هێزەکانی پێشمەرگە گۆڕەپانی شەڕی بەشیر بۆ حەشدی شەعبی چۆڵ بکەن چونکە مانەوەی گوندەکە لە ژێردەستی داعشدا مەترسی بۆ سەر شاری کەرکووک دروست دەکات. ڕێکخراوی تیرۆریستی داعش ڕێکخراوێکی ئیقلیمی ڕەهەندێکی نێودەوڵەتی هەیە، واتە لایەنی کەم دوو لایەنی سەرەکیە بێ بەشداری بکات لە هەر پرۆسەیەکی سەربازی ئەمنی کە بە لایەنی کەم و لایەنی کوردیە لایەنی هاوپەیمانانە. ئەو دوو لایەنە بەداخەوە لە هێرشکردن بۆ سەرگوندی بەشیریان لە هەوڵەکان بۆ ڕزگارکردنی گوندی بەشیر دوو لایەنی سەرەکی غایبە کە لایەنی هاوپەیمانانە و لایەنی کوردیە. گوندی بەشیر کە لە ساڵی ڕابردووە لە ژێر دەسەڵاتی داعشدایە، لە ئێستاشدا ئەرکی کۆنتڕۆڵکردنەوەی پاراستنی خراوەتە ئەستۆی هێزەکانی حەشدی شەعبی کە لە دوایین هێرشیاندا بۆ سەرگوندەکە 20 کەسیان لێکوژرا و 80 کەسی تریشیان لێ بریندار بوو. بەرزان مەلامین NRT کەرکووک.